65 ساڵ بوو لە ڕێگە دیمێ کە ئەم پێشتر لە نەخۆشخانەی ئاسایی داخل کرابوو بە حکمی ئەوەی کە هەندێک حاڵەتی تری تەندروستیە بوواتە لەباری ڕووی تەندروستیەوە بە ناجێگیر بوو و پاژەوەی کە هەندێک لە پزیشکەکان بە گومان بوون لەوەی کە ئەمە پشکنینێکی بۆ بکەینەوە هەڵگری کۆرۆنا بێت کە هەندێک نیشانەی سادەی هەبوو وەکو کۆرۆنا نەک وەکو باری تەندروستی خۆی پاشان پشکنینی بۆ کراوە پشکنینەکە بەڵێ پۆزەتیڤ بوو کە هەڵگری حاڵەتەکەیە بەڵام هۆکاری گیان لە دەستدانی بەهۆی کۆرۆناوە نەبووە و هیچ حاڵەتێکیەوەی نەبوو بڵێ کۆرۆناکە کێشەی بۆ کۆندامی هەنەسەدانی دروست کردبێ و هۆکاری گیان لە دەستدانەکەی بێ نەخێر خۆی چەندین حاڵەتی تری نەخۆشی هەبوو و هۆکاری گیان لە دەستدانەکەی بەهی ئەوانەی کە پزیشکەکان لێوە بوون بەهۆی با بڵین جەڵدەی دڵەوە بووە کە خۆمان وای پێڵێن وەکو زمانێکی عام بۆ خەڵکی گشتی بۆیە تکا دەکەم لە هەموو کەناڵەکانی ڕاگەیاندن و هەموو لایەنێک کە زۆر بەرپرسیارانە تەعامل لەگەڵ ئەم بابەتەکە بکات و بەڕاستی کە بەیاننامەکە بڵاو کرایەوە لە سەرەتادا ئاماژە بەوە نەدرابوو کە ئەمە گیانی لەدەستداوە بەڵام نەخێر ئێمە کە بەڕەسمی ڕامانگەیانەوە لە سەرەتاوە کە ئەومانە بەلایەنی پەیوەندیدار بە بابەتەکە و کە ئەبێ ئەوان ئەوەلیەت ئەوانە بێ ڕای بگەێنێت ئێمە وتومان ئەم حاڵەتە گیانی لەدەستداوە بەڵام هەڵگری ڤایرۆسەکە بووە واتە ئەم دووشتە زۆری فەرقە کەسێک بەهۆی ڤایرۆسی کۆرۆناوە گیان لەدەستدا یاخود هەڵگرێکی ڤایرۆسی کۆرۆنا گیانی لەدەستدا نە بەهۆی ڤایرۆسی کۆرۆناوە گیانی لەدەستداوە کە لە نەخۆشخانەش داخڵەوە بەهۆی هەندێ باری تەندروستی تری ناجێگیرەوە بووە بەڵام پاژۆی کە پشکنینی بۆ کراوە بە گومان بوون لێ حاڵەتەکەی پۆزەتیڤ بووە خۆی بەپێی ئەو نیزامەی کە ئێمە هەمانە لێرە بەڵێ ئەمە لەسەر داتای کۆرۆنا حسابەکرێ واتە تۆ حاڵەتێکی تری پۆزەتیڤت هەبووە بەڵام ئەبێ ڕوونکردنەوە تاو هەبێ لای هاوڵاتیانی خۆشەویست هەر ئێستا لە شاری سلێمانی 4 حاڵەتە بووە ئەم 4 حاڵەتە هیچیان ڤایرۆسی کۆرۆنا هۆکارێک نەبوون بۆ گیان لەدەستدانی چونکە کە تۆ ئەڵەی ڤایرۆسی کۆرۆنا و کاتێک ڤایرۆسی کۆرۆنایە کە ئەم ڤایرۆسی کۆرۆنایە یەکەم لایەنی سلبی یاخود کە کارەکات لەسەر کۆندامی هەناسەدانە واتە بێ ئەو کەسە بەهۆی کێشەی کۆندامی هەناسەدانەوە گیان لەدەستدا و ئەمە مەراحیلە و کاتیە واتە بەلایانی کەم و ڕەنگە کەسەکە 10 ڕۆژ زیاتر بمێنێتەوە لە ناو نەخۆشخانە و بخرێتە سەر جیازی هەناسەدانی دەستکرد و پاشان گیان لەدەستدا اینجا ئەڵێ ئەم کەسە بەهۆی ڤایرۆسی کۆرۆناوە گیانی لەدەستداوە نەخێر ئەمانە هەڵگری ڤایرۆسەکە بوون بەڵام خۆیان باری تەندروستی تری ناجێگییان هەبوو گیانیان لەدەستداوە بەڵام ڕەنگە بوونی ڤایرۆسەکە لە جسمیان هەندێک مضاعفاتانی کە خۆی هەیەی زیاتریکە بەڵام لەم نەخۆشە بیزات بەهۆی جەڵدەی دڵەوە گیانی لەدەستداوە و خۆشی چەند ڕۆژێک لە نەخۆشخانەی گشتی ئاسایی بووە کە هەندێک حاڵەتی تری هەبووە بۆیە داخل کراوە پاشەوەی کە ئێمە پێشتری ژوتومانە تیمەکانی ئێمە جگەلەوەی ئەو کەسانەیەنە نەخۆشخانەی عەلیناجی تیمەکانی ئێمە ڕۆژانە لە هەر نەخۆشخانەیە کە لەلایەن پزیشک و کارمەندان و ئەو لیژنەی با بڵین ئەو پزیشکانەی کە سەرپەرشتی نەخۆشەکانی خۆیانەکەن لە ناو قاوشەکانی شاری نەخۆشخانەکانی شاری سلێمانی هەر حاڵەتێک بە گومان بێت تیمێ ئەمە ڕاستەوخۆچێتەوێ و نمونە وەردەگرێ بۆ پشکنین و هەروە ڕێنمایی پێدەدا و جیا دەکرێتەوانە بۆی بەرکەوتنی نەبێ و زیاتر خۆپارێزی کە تەعاملی پزیشکان و کارمەندانی لەگەڵەکرێت تا نەتیجەکە دەردەچێت و ئەم حاڵەتە بەڕاستی خۆی باری تەندروستی زۆر ناجێگیر بوو بۆیە گیانی لەدەستدا و نەتەجەکەش کە دەرچوو بەڵێ پۆزەتیڤ بوو کە هەڵگری ڤایرۆسەکەیە بەڵام هۆکاری گیان لە دەستدانەکەی پەیوەندی بە کۆرۆناوە نییە بەڕاستی ئێمە هەر لە سەرەتا وتومانە لەگەڵ ئەوەنی قەدەغەی هاتووە بە تەواوەتی هەڵبیستی کرد بۆ لە بەیاننامەی شاکە بەڕێز بەڕێوەبەری گشتی بڵاوی کرەوەتی لە ئەگەری هەڵبیستنی قەدەغەی هاتووە خاڵی سپر بەڵام ئێمە لەگەڵ ئەوین بە ڕێنمایی نوێ و بەڕاستی بەوەی کە خەڵک پابەندی ڕێنمایەکان بێ بەڵام لەبەر چاوگرتنی باری ئابووری و دارایی خەڵکمان لا گرنگ بووە لەگەڵ لایەنی دەرونیش بەڕاستی هەر لە سەرەتاوە لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکان کە بەسپاسەوە هەموو پێشنیارەکانمان گوێی لێگیرا و زۆرینەی قبوڵ کراوە و من تکا دەکەم بەڕاستی لەو هاوڵەتیانە کە پابەند نین بە ڕێنمایەکانەوە پابەندن چکە بەڕاستی پابەندبوونی ئەوان ئێمەیان گەیانەوە بەو ڕۆژە پابەندبوونی ئەوان وایان کردووە کەمترین قەرەڵەکانی ناو نەخۆشخانەکەمان نەخۆشی توشبووی کۆرۆنای تێدا بمێنێ پابەندبوونی ئەوانەوا دەکا ئێمە حاڵەتەکان زوو بدۆزینەوە و نەخۆشەکانمان زۆرینیان نیشانەیان نەبێ و باری تەندروستیان جێگیر بێت و پابەندبوونی ئەوانەوا لە ئێماکە هەموو نەخۆشێکی ڤایرۆسی کۆرۆنا توانی باشترین خزمەتگوزاری تەندروستی پێشکەشکەین چکە نایشارین و لە ئەگەری زیادبوونی ژمارەیەکی زۆر نە ئێمە نەتیجەی چاکەبوومان بەو شێوە دەبێت نە خزمەتگوزاری لە ناو قاوشەکانە ئەتوانی
سەد پێشکەشی هەموو توشبوویەکیکەی وەمە نەک ئێمە ئەو قسە بکەین ئەمە خراپی کەسی تەندروستی نییە وڵاتی و ئەمریکا و ئیتالیا و هۆڵندا و ئەڵمانیا ناتوانێت باشتری خزمەتگوزاری پێشکەش بە کەسێکی توشبوو بکە ئەوەی وای لە ئێمە کردو چاکەبوومان زۆر بێ و باری تەندروستیان جێگیر بێ ئێمە ئەتوانم بڵێم هەتا ئەم ساتە لە هجوومای بەرەو ڤایرۆسی کۆرۆنا تا ئێستا ڤایرۆسی کۆرۆنا نەهاتووە لە دەرگای خەستخانەی ئێمەمان ئێمە ڕۆشتین بووی ئێمە چوین دۆزینەتەوە جوانترین نمونەش ئەوەی دوێنەی قەزای چەمچەماڵ بوو کە زیاد لە 1000 پشکنینمان ئەنجام داوە لەو قەزایەدا کە ئەمە توان بەرچاوڕوونیەکی تەواو بوون چۆنێتی یاخود دەرەجەی قۆناغی نەخۆشیەکە لەو قەزایەدا تەواو بە ئێمەی بڵێ کە ئینشاءالله لە 24 کاتژمێریان کەمتر داهاتوودا نەتیجەکانی هەلانەکە دەبینێ بزانین حاڵەتەکە چۆنە بەڵام لە هەمووی گرنگتر پابەندبوونی هاوڵاتیانەوە بەڕاستی یەک شتیش گرنگە باسی بکەین بوونی بینینی هەندێک سیارە کە لەسەر جادە ئەمە مانای پابەند نەبوونی هاوڵاتیانی بەڕاستی چکە هێزێکی زۆری ئەمنی بەسپاسەوە کەتی تەندروستی بە هەموو فیەکانیەوە کە پێویستە لە داواما بن هەموو ئەو بەڕێوەبەرایەتیانی خزمەتگوزارین ئەمانە ئەوە ناگەێنێ بەڵام تکا دەکەم لە هاوڵاتیان بە هیچ شێوازێک سەردانی گەشتیاری یاخود کۆبوونەوە قەرەباڵغی ئەم شتانە دوورکەونەوە